لكن دافەرمون بۆ پێشکەشکردنی هۆنراوەکە شاخ دەڕێژن لە تاریکیدا ڕێبواری ڕێگای ڕۆشناین لای هەمووان ئاشکرا داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا بە درێژایی مێژوو سەرتۆپی داگیرکەرانی دیکەی کوردستانی گرتووە و هەموو پێوەرە مرۆیی و سروشتیەکانی تێپەڕاندووە. بەڕاستی کارە ساتێکی زۆر ناخۆشە کە دەبینی لەشکرکێشی تورکیا وای کردووە بە قوڵایی چەند کیلۆمەتر داخلی کوردستان بووە بە تایبەتی دارەکانیشمان دەبڕێ یعنی نەفرەت لە تورک نەفرەت لە ئەردۆغان نەفرەت لە ئەتاتورک کەوا مێژووی خۆی نوێ کردەوە دووبارە کەوا لەشکرکێشی دەکات کوردستان داگیرکە بەڵام قەت ئەوەی بۆ ناچێتە سەر ئەگەر تاکێکیش مابێ ئینشاءڵڵا هەموو یەک دەگرن و بە یەک دەنگ و بە یەک ئەوە سەرکەوتن بۆ هەر کوردە. ئێمە وەک دانیشتوانی خەڵکی کۆیە ئەمڕۆ گربووینەوە بۆ ئیرانەکردنی ئەو داگیرکاریە کە دەوڵەتی تورک لە سەرخاچی هەرێمی کوردستان بەڕێوەی دەبات. بەڕاستی ئەمەوێ ئەوە بخەمە بەرچاو کە پێویستە گەلی کورد لەسەر ئاستی نەتەوەی خۆی ڕێک بخات و ڕوبەڕووی ئەو داگیرکاریانە ببێتەوە و ڕوبەڕووی هەموو ئەو هێز و گروپانەش ببێتەوە کە چاوساغی بۆ داگیرکەران و بۆ دژمنانی گەلەکەمان دەکەن. ئیتر ئێمە لە قۆناغێکداین کە پێویستە وەکو ڕێخستنێکی کۆمەڵایەتی لە ناو گەلدا هەڵبقڵین و ڕوبەڕووی ئەوە ببینەوە کە ئیتر خاکەکەمان نەکەوێتە بەر لێشاوی داگیرکاری چونکە ئەو مەترسیانەی لە داگیرکاری ئەمجارە بەڕێوە دەچێ کاریگەریەکانی بۆ 100 ساڵی داهاتوو زۆر مەترسیدارتر دەبێت لەوەی کە لە 100 ساڵی ڕابردوودا بە سەرمان هاتووە. دیارە ئەمڕۆ لێرە گربوونەوەیەکمان ئەنجامدا وەکو ناڕزایەک دژی ئەو داگیرکاریانەی کە دەوڵەتی تورکیا دەیخاتە سەر بۆ سەر هەرێمی باشووری کوردستان ناڕزایەتی خۆمان لێران دەربڕی دژی ئەم داگیرکاریە ئێمە هیوادارین ئەم کێشانە بە ئاشتی چارەسەر بێنەوە کار بە داگیرکاری دیارە پێویستی باڵوێسی خەڵکی شەیە بەڵام وەڵە لەم ڕۆژەدا ئێمە داوای ئاشتی دەکەین ینی هەموو شتێک لە ئاشتیا جێبەجێ دەبێت لە ئاشتیا بە ئامانز دەگەی و داوا دەکەین کە تورک لە هەرێمەکەمان لە خاکەکەمان لە خاچی کوردان بچێتە دەرەوە. دیارە هەموو داگیرکەران کە دەچن بۆ هەر شوێنێک بۆ هەر وڵاتێک بۆ هەر هەرێمێک بۆ هەر نیشتیمانێک دیارە حتمیان هێزێکی ناخۆیە کە ئەوکاریان بێتن یان ببێتە چاوساغیان. ئێمە ئەڵێن نەفرەت شەرمەزاری بۆ هێزە ناوخۆکان کابن بە چاوساغی داگیرکەران. ئەمڕۆ بەشێک لە چالاکوانان و هاونیشتمانە لە شاری کوێ گربنوویش ناڕەزایان دەربڕی بۆ دژی هێرشەکانی وڵاتی تورکیا بۆ سەرخاشی هەرێمی کوردستان ئامانج لەم گربوونەوەی ئەوە بوو کە ئێمە دەرببڕین بەسە داگیرکاری بۆ سەرخاشی کوردستان بەس ئازاردانی گەلی کورد بە هەر بیانوێکی بێت کوردی ژۆکوونەتەوە مافی خۆیەتی کە نیشتمانەکەی ئازاد بێ و گەلەکەشی بەختیار بێت و بە ئازادی بژیت بەڵام لە بەدرێژای مێژوو کورد هەوڵەدا بۆ ئازادی خۆی و بە ئازادی گەلەکەی و ئازادی نیشتمانەکەی بەداخەوە وڵاتانی دراوسێت دژمن هەمیشە سەرکوت بوونا و ڕەنگە لە خەڵکیان چۆنەڵێ بەشێک لە هاوڵاتیان هەمیشمانە بڵێن ئەم گردبوونەوەنە کاردانەوەی چییە لە ناو خۆیان بە بڕای ئێمە کاردانەوەی ئەم گردبوونانە لەوێ لە ئاسی وەکو بەرگریەک نییە لە خاکی نیشتیمان ئەو کە ئێسا دەکرێت لە ڕێگەی تفەنگ و چەکەوە بەڵام یەکمان بەرگریشی ترە لە نیشتیمان لە ڕێگەی نێودەوڵەتی بوون و کاری مەدەنیەوە. بەداخەوە کورد بە درێژایی مێژوو لەو کاتێک کە دەوێت هەنگاو بنێ بۆ شتێکی باش پێویست بۆ گەلەکەی کەسێک یاخود لایەنێک یان تیرەیەک هۆزێک بەداخەوە دەبنە کەوا سووری بەرلەشکری تاقمێک دوژمنێک وڵاتێک بەداخەوەی کە دەبینی ئێساش باوان مێژوو دووارەیە بێتوانێت کە خەڵکانێک بنێتە کەوا سووری بەر لەشکر و پێش سوپای دوژمنەکەون بە داگیرکردنی خاکەمان. من دەقێکی شعریم هەیە لەسەر ئەو بابەتە کە ڕێک بۆ ئێرە و بۆ ئێستا گونجاوە هەڵبەتە لە گربوونەوەکەی ئەم ڕۆژدا خوێندرایەوە کەوتومە بێغیرەت و بێڕەوشتن ئەوانەی بۆ داگیرکەران دەرگاکانیان لەسەر پشتن ئەوەی جێی داخاوە جێی نیگەرانیە کە هاو خوێن و هاونەتەوەی خۆت هەبێ دەستگیرۆیی کە سوپای بێگانە بکە بۆ ئەوەی لە کاتێکدا کە هێرش دەکرێتە سەر خاکەکەت ئێمە وێڕای ئەوەی کە محکومی ئەو لەشکرکێشیە دەکەین و دڵخۆشین بەوەی کە هەمیشە ئەو لەشکرکێشی ئەو هێرشانی سوپای تورکیا بە شکست و بە لوچکان کۆتایی پێهاتووە.